سوێن بەخوا ئەگەر بێت و بە ئەهلی گۆڕستان بوترێت بە مردوەکان بوترێت تەمەنای ڕۆژێکن ئەوە تەمەنای ڕۆژێک دەکەن لە مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان زۆر گەورەیە، مانگی ڕەحمەتی خودایە، مانگی لێخۆشبوونی خودایە. تەڵحا ئەم سەحابە بەڕێزە دەفەرمێت دوو برا بوون بە موسڵمان لە یەک ڕۆژە هاتنە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شایەتمانیان هێنا بوون بە موسڵمان. ئەڵێ دوای ماوەیەکی تر دانەیەکیان شەهید بوو لە جەنگێک لە جەنگەکان، ئەوەی تریان دوای ساڵێک مردنێکی ئیعتیادی مرد. ئەڵێ لە خەونمدا بینیم ئەوەی کەوا مردنێکی ئیعتیادی مرد، وەفاتێکی ئیعتیادی، پێش شەهیدەکە کەوت ڕۆشتە ناو بەهەشت. ئەڵێ بینیم لە لای دەرگای بەهەشتم ئەوەی کەوا مردنێکی ئیعتیادی مرد پێش شەهیدەکە کەوت ڕۆشتە ناو بەهەشت. ئەڵێ هەستام لە خەو ئەمەم بەلا سەیر بوو، چۆن ئەمە پێش شەهیدەکە ئەکەوێت، چونکە شەهید ئەوەی شەهید بۆ لە پێناوی خوددا پلەپایی زۆر بەرزە لە لای پەروەردگارمان. ئەڵێ باسم کرد لە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و سەحابەکانش بەلایەنەوە سەیر بوو. ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێمانی فەرموو ئەتەعجەبوون، ئایا ئێوە بەلاتانەوە سەیرە؟ ئەی مەگەر ئەو کەسەی کەوا وەفاتی کرد وەفاتێکی ئیعتیادی ئەدرەکە ڕەمەضان، مەگەر ڕەمەزانێکی زیاتر نییە لە براکەی خۆی؟ وتیان بەڵێ ڕەمەزانێکی زیاترە چونکە ساڵێک مایەوە. ئێدەوتی ئەوە جیاوازی نێوان ئەرز و ئاسمان نێوانیانە.